بەناوی خی گەورە و میهرەبان سپاسی هەموو لایەکتان دەکەم کەم ڕۆعزێتتان چێژاوە و هاتوونەتە نووسنگەی پەرلەمان دیارە ئەو خوشک و برایانە و ئەو ئازیزانەی کە ئەم ڕۆژ داواکاریان هەبوو سپاسیان دەکەین کە ڕویان کردوتە ئێرە من لە سۆنگەیەوەیە کە ئەوان بڕواان بە نوێنەرەکانی خۆیان هەیە لە هەموو فراکسیۆنە کوردستانەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە نوێنەری ڕاستەقینەی ئەوان بن و لە کێشە و گرفتەکانە پاڵپشتیان بن. کێشەی ئەم هاوڕێ و برادرانە کە نوێنەرانی کێڵگە و حقولی دەواجن و قاعاتن ساڵانێکی زۆرە بەندە خۆتان نەزانن وەکو پارێزگاری سلەیمانیش لە ساڵی 2014ەوە ئێمەم کێشەیەمان هەبوو بە بەردەوامی بەداخەوە. ئەم کێشەیە کە ڕوویە هیچ ڕێنماییەکی حکوومەتی هەرێمیش و حکوومەتی ئەنجومەنی با بڵێن حکوومەتی عێراقی نییە نە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران نە لەسەر ئەساسی نە لەسەر ئاستی وەزارەتی زراعە. بەداخەوە ئەمانە بڕیاری قواتی مشترەکەن لە کەرکووک ڕێگری لەو خەڵکە دەکەن کە بەرهەمەکانی هەلەوەری بچێتە ناوەڕاست و خواروی عێراق. ئێمە ئەزانین ئەم خوشک و برایانە کە سەدەهان دەیان هەزار کەس لەلایەن ئیشەکە ئینتاجێکی لە ساڵانی ڕابردوو ئینتاجێکی زیاتر لە پێش و زیاتر لە پێویستی بازاری سلەیمانی ئینتاجەکەن. ئەمانە نوێنەری 1350 قاعە و حەقلی دەواجنن زیاتر لە 180 تەن لەو بەرهەمانەی خۆیان بەرهەم دێنن. ئەم بەرهەمە لە سلەیمانیە ئیستیهلاک نابێ بۆیە دەچێت فائیزەکەی دەچێتە ناوەڕاست و خواروی عێراق کامە لە خۆشیە پشتیوانیە بۆ ئابووری عێراق. ڕێگرتن لەم جوڵە بازرگانیە بە تەواوی دش بە دستوری عێراقا بە مادەکانی 14 مادەکانی 24 25 26 لە مادەی 16 بمبورن. هەموو عێراقیەکان دەبێ بە یەکسانی فڕەسیان هەبێت لە کارکردن و ژیان لەسەر خاکی عێراق. بە پێی مادەی دستوری 24 حکوومەت تتەکەفل الحکوومە واجبی حکوومەتەوەیە کە ئاسانکاری بۆ جوڵەی بەرهەمی یعنی البەضائع وڕؤوس المال والأيدي العاملة بێت. دەستی کار بەرهەمەکان زائیدەن سەرمایەداری لە نێوان ئیقلیم و لە نێوان محافەزەتەکانی عێراقا. بە هەمان شێوەش حکوومەت واجبێکی لەسرە کە پشتیوان بێ لە ئابووری پشتیوان بێ لە پرۆژەی استثماری. ئەم برادرانە هەر هەمویان بە جهودی شخصی خۆیان پرۆژەی استثماریان و بەرهەمهێناوە. سەریەکەوت دەیان کەسی لە خستۆتە کار بەرهەمێک بەدەست دەهێنن کە نەک بۆ سلەیمانیش بەشەکە بەشی خوار و ناوەڕاستی عێراقەکە. ئێمە وەکو نوێنەرانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەموو فراکسیۆنە کوردستانەکان هەم کاک موفق لە نەوەی نوێ و هەم کاکە دارای برای بەڕێزم لە یەکگرتووی ئیسلامی و هەموو برادەرەکانی کە بەڕاستی ئێستا لە بەغدان بۆیە لێرە نین ئێمە وەکو نوێنەری ئەوان هاتوین بە فەخرەوە ڕێگەیان پێداوین کە یاداشتەکەیان وەربگرین و بدڵنیاییشەوە هەم کاری لەسەرەکەین و بدڵنیاییشەوە دەزانین کە لەسەر حەقن هەم کارەکەین لەسەر ئەوەی کە وەزارەتی کشت و کاڵش بێتە سەرخەت بۆ ئەم مۆزوعە. خۆشمان وەکو ئەنجومەنی نوێنەران لە بەغدا پەیوەندەکانی کە پێویستکە ئەیکەین و ئینشاءڵڵا بە هەموو لایەکمانەوە هەوڵ دەین کە کێشەکەیان چارەسەرکەین و زۆر سوپاسانەکەم. یادداشتنامەکەی بخوێنێتەوە کاک هاوڕێ بە عەرەبی دەست خۆش بە کاکی تۆ. ئەو کوردەکەتەوە باشە کوردێک ئەو کوردەکە کاکە داواکارەکە لا باش خوێنەوە. السيدات والسادة أعضاء مجلس نواب العراق المحترم، تحية طيبة صادقة من القلب. أما بعد، نحن أصحاب أكثر من 1350 حقل دواجن في محافظة سليمانية، نقوم بإنتاج ما يزيد عن 180 ألف طن من لحوم الدجاج التي تزداد عن حاجتنا المحلية بأكثر من 100 ألف طن سنويا. والفائض من الإنتاج نزود إلى أسواق المحافظات الوسطى والجنوبية
لكن مع الأسف الشديد بين الحين والآخر يصدر أمر بمنع دخول هذا المنتج الفاض إلى باقي المحافظات بحجج واهية، وهذا ما يسبب تعرضنا إلى خسائر فادحة. ولا شك أنكم أدرى بأن هذا الممارسات قد يضعف المتانة والقوة ووحدة الشعب العراقي بكل الأطياف وقومياته، كما يتعرض الاقتصاد الوطني إلى هزات خطيرة لا تحمل عقباها في المستقبل، مما يؤدي إلى انهيار هذا القطاع المهم من الإنتاج الوطني. سيداتي وسادتي، لا شك إنكم على اطلاع تام بأن الأزمة الغذائية العالمية على وشك الظهور، وإن هذا الأزمة على أبواب العراق. لذلك نناشدكم أن تكونوا سندا ودعما لنا وتجعلونا خارج المزايدات السياسية، ونكون عونا للاقتصاد الوطني، ونجعل من شعار الإنتاج الوطني وساما على صدور جميع دون استثناء، وتنظرون إلينا كمنتج وطني كباقي القطاعات الإنتاجية في العراق بسواسية دون تمييز. لا شك أن الاقتصاد العراقي الموحد الواحد لا يمكن تجزئته. إننا معا نكون قوة ضد الممارسات المشينة التي تحاول تجزئتنا. لذلك نناشدكم لإزالة هذا العراقيل أمام المنتج اللحوم الدواجن في محافظاتنا لكي تصل إلى جميع أنحاء العراق. ناظم عبد الله جاف، رئيس جمعية حقول دواجن في محافظة سليمانية. بناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ هەموو لایەک. لە ڕاستیدا ئەمە پارەی عێراقا، یەک دراومان هەیە، ئەمەش هەوێی عێراقا، هەمومان هاوڵاتی عێراقین، بەپێی قانون، بەپێی دەستور، بەپێی یاسا نابێ حکومەتی عێراقی ڕێگا لە بەروبوومی هەرێمی کوردستان بگرێ، نابێ ئێمەش ڕێگا لە بەروبوومی ئەوان بگرین کە دێتە کوردستانەوە. من لێرەوە داواکارم لە بەڕێز مستەفا کازمی، لە بەڕێز مەحکەمەی فیدرالی، مادام ئێمە هاوڵاتێکی عێراقین بە هیچ شێوەیەک نابێ ڕێگامان لێبژیرێ. دووبارە زۆر سپاستان ئەەکەم هەر کەسێکی پرسیاری ئێمە لە خزمەتێداین جوابێنەوە. ڕاستە کاکە ئەمانە کاگە ڕامیار، ئەمانە نوێنەری گەلن، ئێمە هەڵمان بژاردوون، ئەبێ لەسەر ماف و یاسا و حەقی ئێمە بێنە دەنگ، بۆی ئێمە بە نوێنەری خۆمان حساب کردووە. کێشە و مەشاکیلەکانی جەنابتان ئەزان کە ساڵانە مانگانە دووبارە ئەبێتەوە، جگەل لەوەی کە ئێمە کێشەی ترمان هەیە لەناو هەرێمی کوردستاندا وەکو موادەکان بەڕاستی ڕێگاگرتن گەورەترین کێشەیە بۆ خاوەن پرۆژەکان. لەبەر ئەوە ئەگە بێت و ئێمە لە هەرێمی کوردستاندا حسابی کەین زیاتر لە 400 بۆ 500 هزار هەلی کارمان ڕەخساندۆ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەگە بێت و ئێمە ئەم ڕێگایەمان لێبژیرێ، من دڵنیایەم بە جەنابتان و بە کاک دکتۆرە ئاسۆ ئەم پەرلەمانتارە بەڕێزانە پرۆژەکانی خۆمان ئۆتۆماتیکی دائاخرێن، ئەو کاتە کێشەی کۆمەڵایەتی لێ ئەکەوێتەوە. لەبەر ئەوە کەس پارەی پێنابی مەعمەل عەلەب ئی جوچک ئی بازار قەرزارە بێ لەبەروی کێشەی کۆمەڵایەتێکی گەورەی لێ ئەکەوێتەوە. ئەزانی چۆنە بەڕێزم، بۆ نمونە کێشەی ناوخۆییمان پار تەنی عەلەف کاگەڕێن تەنی عەلەف بە 420 دلار بووە، ئێستا بە 635 دلار 640 دلارە، جوچکێک لە 35 سانتەوە بۆتە 75 سانت، غاز تەنی لە 450,000 بە 1,050,000، لیترێک گاز بە 400 دینار بووە، ئێستا بە 800 دینارە، واتە تێچوون لە هەرێمی کوردستاندا گران بووە. ئێمەش گلەیی و گازندەمان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە نێزیکەی 400 بەرنامەی تەلەڤیزۆنیمان کردووە، داوامان لێ کردو ئەم کەرتە ڕێکخاتەوە ڕقابێکی چاودێری لەسەر ئێمە، لەسەر مەعمەل عەلەف، لەسەر هەڵهێنەر، لەسەر غاز و گاز، لەسەر ئەو دەرمان و ڤیتامین و ڤاکسینانەی کە بۆ خاوەن پرۆژەکان دابی نەکرێت. کاکە حەل زۆر ئاسانە، خۆ ئێمە هاوڵاتی هەرێمی کوردستانین، ئەم حەلە بە حکوومەتی هەرێمی کوردستان نەکرێ. ئێمە حەزەکەین وەکو خاوەن پرۆژەکانی هەرێمی کوردستان ساڵانە ساڵ 12 مانگ وەک دراوسەکانمان یەک نرخ بێ،
ئێمە زەرەن نەکەین لەسەر شانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش گران نەبێ ئێمە هەمومان ئەو ڕاستیە زانین هاوڵاتێکی فەقیر هاوڵاتێکی بێمەعاش کە کیلۆیە مریشک بە 500 دیناری تەبعیش بێ بۆ ئەو زۆرە بەڵام لە ڕاستیدا تێچوونیش لەسەر شانی ئێمە زیاتر لە 3000 دینارە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ بات تێچوون کەم کاتەوە ئێمە دەستخۆشی لەکەین خۆ ئێمە حکوومەتی هەرێم بە دوژمنی خۆمان نازانین بەڵێ چۆن ئێمە دەستخۆشی لە وەزیری کشت و کاڵەکەین ئەوش زۆری هەوڵداوە کاک خالیشوانی زۆری هەوڵداوە کاک دکتۆر بڕیار زۆری هەوڵداوە سۆزانخان زۆری هەوڵداوە ینی بۆم کێشانەی کە بۆ هینی بەغا بەڵێ وەزیری کشت و کاڵ 2 ساڵە بە بڕیارێک بە کتاب مریشکی بەستوو بە هەموو شێوەیە قەدەغەی کردو بەڵام ئێمە زۆرمان بەلاوە سەیرە کە پەرلەمانتارێک لە پەرلەمانتارەکانی کوردستان بەحسی 400,000 تەنەکە کە بێتە ناو هەرێمی کوردستانەوە بەبێ گومرگ ئێمە لە وڵاتێکدا ئەژین کە 5 ملیۆن نەفەرین زیاتر بەشی 30 ملیۆن نەفەرمان مریشکەیە بەڕاستی ئەمە غەدرە ئەمە تاوانە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە خاوەن پرۆژەکانی خۆیەکە لە وەبەرهێمێنەکانی خۆیەکات کاکە ئێمە نازانی خۆ ئێمەش هاوڵاتین ئێمە خاوەن پرۆژن ئەوە بێ و پرسیارە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەی وەزیری کشت و کاڵ من دڵنیایە دەم بە جەنابەت تۆپەکەش ئێستا لەژێر دەستی وەزارەتی دەکاکە بە ڕاشکاوانە بڵێ ئایا وەزیری کشت و کاڵ پۆلیسی گومرگە هێزی بەدەستەوەیە کتاب دەرەکە بڕیار دەرەکا بێ ئەنجومەنی وەزیران ئەم کێشە و گرفتانە چارەسەکە لەگەڵ پۆلیسی گومرگ باشە لەگەڵ وەزارەتی دارایی ڕاستە کاکە ئێمە لە هەرێمی کوردستاندا ناژین من یەکشت بە نمونە بۆ ێنمەوە وڵاتی کۆماری ئیسلامی ئێران بە نمونە بۆ ێنمە کە چەند ساڵە هەمومانەزانی حەسارێکی زۆر گەورە و قوسی لەسرە بە هەموو قووەتی خۆیەوە نایڵە پرۆژەکانی بکەی بۆی هەلی کارەکەی لە قیز نەچێ یارمەتی پرۆژەکانی یاد باشە فەڕەنسا 80 ملیۆن نەفەرە لەسەر جادە ئەژیا بە زەریبەی جادەوبان میلەتەکەی وەک گوڵ بەڕێوابە کەم و کەسینێ پرۆژەکانیشی حکوومەتی هەرێمی کوردستان نەوتە فرۆشێ جادانە وەرەگرێ باشە گومرگ وەرەگرێشتی ترە فرۆشێ بۆ ناتوانە کار ئاسانیمان بکە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا مەبەستی بێتوانە زۆر بە ئاسانی کار ئاسانیمان بۆکە بەڕێزم با من جواب بدێمەوە ئێستا وەک وتم لە قسەکانم تێچوونی 1 کیلۆ مریشک 3000 دینار زیاتر لەسەر خاوەن پرۆژەکانەکە لە هەمان کادام شۆ بە 2400 دینار فرۆشتاوە معنای وایە هەموو کیلۆیەک بە 500 600 دینار لە بازار بە زەرەت فرۆشتاوە زۆر سپاس بۆ هەموو لایەک